زۆر باشە باش لەگەڵ میوانەکەمان لەسەر هەڵبژارنەکانی ئەمریکا قسە و پرسی زیاتر دەکەن. میوانەکەمان زۆر بەڕێز پۆل دەیڤس لێکۆڵەر کە پێم وابێ لە ڤیلادلیڤیاوە لەگەڵماندایە. بەڕێز دەیڤس سڵاوتان لێبێ، سوپاس کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. با من بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. بۆ یەکەم جارە زۆر سپاس بۆ یەکەم جارە ژنێک کاندید دەبێت بۆ سەرۆکایەتی ئەمریکا. تا چەند ئەگەری سەرکەوتنی ئەو ژنە هەیە کامالا هاریس ببێتە سەرۆکی ئەمریکا و بۆ یەکەم جار وەکو ژنێک لە مێژووی ئەمریکا؟ ئەو یەکەمین پاڵەوراوی ژنە لە پارتێکی سەرەکی. ژنی دیکە هەبوون لە پارتە بچووکەکان کە خۆیان پاڵاوتووە. ئەو ڕەنگە ئەو خولە نبە پاڵێورا و ئەگەر ئەو کێشانە نەبوونایە کە جۆ بایدن ڕوبڕیان بوونەوە ژمارەیەکی بەرچاوی ژنی کاریگەر هەبوون لە پارتی دموکرات کە نەگەیشتونەتە قۆناغی سەرەتایی هەڵبژاردن و پاڵاوتنەکان. لە دموکراتان هەیان نەها بفەرمی بەرز دەیڤس ینی ڕانەگاندێک و کەمەلا هەریس وێ ببە کاندید. ئەنی پێشبینی دیکەن کو دموکرات سبەهی دە کۆنگرەیە خۆدا کەمەلا هاریس بفەرمی ڕابگەینن وەکە کاندیدا دموکراتان و ڕکابەرە ترامپی؟ لە ڕاستیدا ئەوان دەنگدانێکی گریمانییان هەبوو لە ڕێگەی پەیوەندی ئەلکترۆنیەکان کە هەمووان پاڵپشتیان لە کەمالا هاریس کرد وەکو پاڵێوراوی سەرۆکایەتی. ئەم هەفتەیە پرۆسەکە بە فەرمی دەکرێت، هیچ گومانێک هەڵ ناگرێت، ئەو پاڵێوراوی دموکراتەکان دەبێت. بەڵێ زۆر باشە. بەڕێز دەیڤس بۆ خۆت دەزانی 7 ویلایەت هەیە لە ئەمریکا کە یەکلاکەرەوەن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمارە. ئەم 7 ویلایەتە گرنگیەکەی من دەمێ بزانم چۆن یەکلا دەبێتەوە، ینی چۆن ئەم 7 ویلایەتە خۆیان یەکلایی دەکەنەوە، یاخود کاندیدەکان چۆن دەتوانن قەناعەت بەم 7 ویلایەتە بکەن دەنگیان پێ بدەن؟ ئەوانە پیان دەگوترێت ویلایەتە گۆڕاوەکان یاخود ئەو ویلایەتانەی کە ڕوبەڕووبوونەوەی سەختان تێدا ئەنجام دەدرێت. بەشێکی زۆریان لە ڕابردوودا و دەنجیان بە کۆمارەکان داوە. لە هەڵبژاردننی ڕابردوو زۆر لەوانە دەنجیان بە دموکراتەکاندا. چۆن پاڵێوراوەکان بتوانن متمانەوەی ئەوان بەدەست بهێنن. هەندێک ڕێگەی جیاواز هەیە کە لەسەر هەرێک لە ویلایەتەکان دەوەستێت. بۆ نمونە پێنسیلڤینیاچێکە لە ویلایەتانە ویلایەتی پێنسیلڤینیا یەکێکە لەو ویلایەتانەی کە دەکرێت لە ناوچە داهاتەکان و دەوروبەری ناوەندی شارەکان وەکو پیتسبرگ ڕەنگە بتوانرێت کە گرنگجی بە چنی کرێکاران دەدەن، واتە بارودۆخی کرێکاران و بەردەستبوونی هەلی کار لەو ناوچەی ویلایەتەکە زیاتر گرنگی پێدێت. وەرە لایەنی کشت و کاڵی ڕەنگەوانە دەنگ بە ئەگەرێکی زۆر دەنگ بدەنە کۆماریەکان، بەڵام ناوەڕاستی شارەکان لە پیتسبرگ لە فیلادەلفیا لە ڕەنگە ژمارە زیاتریان هەبێت. کەواتە ئەمە لەسەرەوە دەگەڕێتەوە چۆن خەڵکی پیترسبرگ و فیلادەلفیا چۆن ئەو دەنگانەیەک لای دەکەنەوە لە بەرژەوەی چنی کرێکان. باشە بەڕێز دەیڤس، ئەمریکا نەها ئەمریکایە 2024 پێویستی بە دیموکراتان هەیە یان پێویستی بە کۆماریان هەیە؟ کۆمارییان بشن ترامپ دەبێژیتن ئەگەر ئەس سەر بکەوم وێ ئەمریکا بەگەڕێنم سەردەمێ زێرین، دیموکراتژی دەبێژن ئەمێ ئەمریکا بخەینە وی قۆناغێدا ئەو ئەمریکا کو ئەمریکیان ببێتن. ئەنی پرسیار ئەوەیە ئەمریکا پێویستی بە کیژان ئالی هەیە دەوێ دەمیدا؟ بەڵێ قسێکی کۆن هەیە کە دەڵێت ئێمە لەسەر ئامانجەکانمان خۆمان هەڵدەسەنجێنین نەک بە کردارەکانمان. بەڵام لێرە شتێک هەیە، دۆناڵد ترامپ
ئەوان تۆماری زۆریان هەیە کە لە خولی یەکەمی خۆی ئابوووریەکەی پێشخست بوو و هەلیکاری زیاتر کردبوو و چۆنایەتی ژیانی باشتر کردبوو بەڵام کەماڵە هارس پێویستە پشت بە تۆماری کاری بایدن ببەستێت کە زۆر باش نەبووە هەڵاوسان زۆر بووە و بێکاری لە ئاسێکی ناوەڕاست بووە سنوورەکانیش بە تەواوی کراوە بوون واتە ڕوبەڕووبوونەوە جەنگە ئەمە جەنگە لە نێوانیان ڕوو دەدات خەڵکی ئادانەوێت بگەڕێنەوە دواوە کە ژیان باشتر بوو یاخود دەتوان لە داهاتوو بڕوان و هیوا بخوازن کە هەندێک شت گۆڕانیان بەسەردادێت و ژیان بەردەوام دەبێت و باشتر دەبێت ئەمە ئەو شەڕەیە کە ترامپ و هاریس ئەنجامی دەدەن باش بەڕێز دەیڤس بۆ خۆت کەسێکی ئەمریکایی باش دەزانی ئەمریکا یەکێک لە زلهێزەکانی هەموو جیهانە ئەگەر نەڵێن سەرکردایەتی هەموو جیهان دەکات دیموکراتەکان نەیانتوانیەوە تا ئێستا گلەی ئەویان هەیە نەیانتوانیوە ئەم سەرکردایەتی خۆیان بە تەواوی بەسەر جیهاندا بسەپێنن لەولاوە ترامپ دەڵێ من ئەمریکا دەگەڕێنمەوە بۆ سەردەمی زێڕین واتە بۆ سەرکردایەتی جیهان لەم بارەیەوە پێت وایە خەڵکی ئەمریکا زیاتر بەلای ترامپ تا دەڕۆن یاخۆت بەلای دیموکراتەکان دەنگ دەدەن بۆ یەکێک لەمانە بەڵام زیاتر لەسەر بژاردەی تاکە کەسی دەوەستێت بۆ نمونە چۆن بیری لێ دەکەنەوە ئەو کەسانە زۆر لە خەڵکی وای لێ تێدەگەن کە ژیان لە سەردەمی دۆناڵد ترامپ باشتر بوو بەراورد بە بایدن بەڵام وەکو کەس حەز بە چارەی دۆناڵد ترامپ ناکەن چونکە شتی سەر و سەمەرە دەڵێت و قسەکانی زۆر بێسەر و بەرن بەڵام بایدن و ئیدارەکە شتانە دەڵێن کە خەڵک پێویستەوە دانەوێت ئەنجام بدرێت بەڵام لە کۆتاییدا ئەنجام نادرێت کەواتە خەڵکی ئەمریکا دەوێت بڕیار بدەن ئایا دانەوێت کەسێک بێت کە پراگماتیک و کردداری بێت ژیانێکی باشتر و هیواکی باشتر بخاتە ڕێ یاخود کەسێک بێت کە هیوای ژیانێکی باشتر بداتە خەڵکی ئێستا دەنگدانەکان و ڕاپرسەکان دەری دەخەن کە لە تەواوی وڵات لە زۆرە نزیکەک لە نێوان هەردوو پاڵراو هەیە بەڵام دۆناڵد ترامپ لە تەواوی ئاماژەکان باشترە بەتابەت پەیوەست بە بابەتە ئاسایشەکان و ئەو بابەتانی کە پێیوەستن پێوە بۆیە پێم وایە لەسەر ئەو بابەتە دەوەستێت کێشەیەکی دیکە شەوەیە کە ئەمریکیەکان ڕوبەڕووی دەبنەوە ئەویش ئەوەیە دەنگدانی پێشە چییە کە ئەوان ڕوبەڕووی یەکتر دەبنەوە دەکرێت کاریگەران لەسەر دەنگدەران هەبێت ئەجندای خۆیان دەخەنە ڕوو خەڵکیش پێش لەوەی ئەجنداکان بە تەواوی ئاشکرا بێت دەنجیان داوە لە زۆرێک لە ویلایەتەکان بۆ ئەمە کێشەیەکی دیکەیە باوا بڵێن هارس خراپ بشێتەوە یا بارودۆخی خراپتر بێت یاخۆ دۆناڵد ترامپ دواتر ئەو دەنگانە پێشووتر دراون باشە بەڕێز دەیڤس تاماشە پێدی کرد و سەردەمێ جو بایدنی تر هەنە کریزên ئابووری کریزên نەبوونا دەرفەتا کار دناڤا ئەمریکایەدا دروست بووینە لە سیاسەتا ئەمریکا یان کریزên دەرvey ئەمریکا ژی کاریگەری لە سەردەنگدەری ئەمریکی هەیە بۆ نمونە لە سەردەمێ جو بایدنی دوو شەڕ لە جیهانێ دروست بووینە شەڕێ ئۆکرانیا و ڕۆسیا و ئەمریکا تێدا بەشدارە پشتگیری ئۆکرانیات کرد شەڕێ ئەسرائیل و حماسێ ئەمریکا تێدا بەشدارە و پشتەوانیە ئەسرائیلێت کرد هەردوو شەرژی لە جیهانێ ڕۆژ بڕۆژ ئالۆزتر دەبن بێ ئەنجام بووینە وەیەکێ وان شەڕانە کاریگەری لەسەر دەنگدەرێ ئەمریکی دروست دەکات تایبەت لەسەر دیموکراتان کو دیموکراتان نەشایە خۆیەکالی بکەن وەکەنەها هەفکارێ من بە ئاماژە پێکرد کو نەشایە زلهێزیە ئەمریکا دە جیهانێدا بسەپێنیتن ڕاست دەکات هاوڕێکەت ڕاست دەکات کێشەکە ئەوەیە دوو ڕاستی هەیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و سەرکردایەتی هاتۆتە خوارەوە ئاستی وەکو پێویست نییە و
لە زۆر لەو پرسانە وەکو پێویست نییە مە دەمانەوێت ئەوروپا کێشەکانی خۆی هەڵبکات یاخود ئەوروپا کێشەکانی خۆیان چارەسەر بکەن بەڵام ئەمریکەکان لەو پرسانە تێ ناکەن کە ڕەنگە کێشە ئەوروپیەکان یاخود کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشە ئەمریکین لە هەمان کات بەتایبەتیش کە دێتە سەر ترامپ کە باس لە دەکات ئەمریکا مەزنتر بکات و گەورەتر بکات زیاتر دەیەوێت گرنگی بە ئەمریکا بکات ڕەنگە ئەوان بۆ چوونێکیان لەسەر ئۆکرانیا هەبێت لەسەر ئیسرائیل هەبێت بەڵام گرنگیش زۆر بە ئابووری خۆیان ژیانی تاچی خۆیان وەروەها لایانی کەساتی خۆیان دەبێت کە گرنگی پێدەدەن و برسی مەترسیدارن بەتابەت لانی داهاتوو خوازیارمەوە هیوایەوە دەخوازم کە ئەمریکیەکان باشتر لە پرسەکان تێبگەن پاڵپشتی یەکتر بکەن و ئەو بابەتانە تاوتوێ بکەن کە پێگەی ئەمریکا چییە لە جیهان ئێمە سەردەمانێک سەرکردەی دیموکراسی ڕۆژئاوا بووین پەیوەندیمان چۆن دەبێت لەگەڵ یەکێتی ئەوروپا لەگەڵ هەرێمەکانی دیکە بەڵێ زۆر بەڕێز پۆل دەیڤس لێکۆڵەر لە پەیمانگای سیاسەتی جیهان ڕاستە و خۆ لە فیلادلفیاوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆیەوە کاتێکی خۆش